سڵاو ئەزیزانی من لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو باسی کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی ساڵی خوێندنی 2022-2023 بۆ ئێوە خۆشەویست بکەین بۆ ئەوەی بزانین بە زانکۆ لاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی لە چه ئاستێکان لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی زاخۆی خۆشەویست باسی کۆلێژی پەروەردەی بنیات بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین بەشەکانی چین زانکۆ لاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت کۆنمرەکانی چەندن با پێکەوە بەردەوام بین لە ڤیدۆکەمانە. یەکەم بەشمان لە پەروەردەی بنیات لە زانکۆی زاخۆ بریتیە لە زمانی ئینگلیزی کە لە خەکانی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆلاینی پارێزگا 7.5 و گشتێکەی 73.803 پارالێلی پارێزگا 65.319 و گشتێکەی 68 ئێوارانی پارێزگا 63.1 و گشتێکەی 68.98 بەشی زانستی کۆمەڵایەتی کە تەنها وێژەیی وەرەگرێت 65 زانکۆلاینی پارێزگایە و 65.609 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 58.2 و گشتێکەی 63.1 ئێوارانی پارێزگا 59.294 و گشتێکەی 61.8 بەشی زمانی عەرەبی کە لە خەکانی زانستی وێژەیی وەرەگرێت 64.3 زانکۆلاینی پارێزگایە و 70.2 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 61.6 و گشتێکەی 65.112 ئێوارانی پارێزگا 58.55 و گشتێکەی 63.192 بەشی زانستی گشتی کە لەقی زانستی وەرەگرێت 62.787 زانکۆلاینی پارێزگایە و گشتێکەی 67.109 پارالێلی پارێزگا 59.112 و گشتێکەی 64.08 بەشی زمانی کوردی کە کۆتا بەشمانە لە کۆلێژی پەروەردەی بنیات لە زانکۆی زاخۆ زانستی وێژەیی وەرەگرێت 62.3 زانکۆلاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 57.5 و گشتێکەی 61.5 ئێوارانی پارێزگا 58.371 و گشتێکەی 59.2 خۆشەویستانم ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کۆلێژی پەروەردەی بنیات لە زانکۆی زاخۆ بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانەی باسمان کرد جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ و یارمەتی دەربێت لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 خاڵێک هەیە لێرە ئەمێ ڕوونکردنەوەی لەسەر بدەم کە هەرچەندە لە ڤیدۆکانی دیکەش زۆر باسم کردوتەوە کە ئەویش کۆنەبرەی کەمترە لە 60 لە زانکۆلاین و پارالێل ببورن لە پارالێل و ئێواران کە ئەگەر هەبوو چۆن ئەو ڕێنمایە ئەشکێنێت کە ئەڵێ لە 60 کەمتر نابێت لە زانکۆلاین ببورن لە پارالێل و ئێواران وەربگیرێت. خۆشەویستان ئەوە قوتابیەکە توانیوێتی سەروی 60 بێنێ پاشەوەی کریدتی بۆ حساب کراوە کۆنمرەکەی دابەزیوە بووە بەوەی کە لە خوار 60ەوە ئەتوانێت لەو کۆلێژە وەربگیرێت بەڵام پێش کردت کۆنمرەکەی لە 60 بەسەرەوە بووە. ئەمە بابەتەکە بوو کە زۆر جار ڕوونکردنەوەم لەسەری داوە چونکە زۆر جار قوتابیان و خوێندکارانی ئازیز ئەو پرسیارە ئەکەن ئەڵێن بۆ ئێمەش بۆ نمونە 59مان هەیە و ناتوانین تەقدیمی ئەو کۆلێژانە بکەین. بە هیوای ئەوەی داتا و زانیاریەکانمان سوودتان پێ بگەێنێ و ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە.